چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخت لەسەر پێویستی چارەسەرکردنی کێشاڵ پەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەنەوە. ئێستا کاتیەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان و حزب و لایەنە سیاسەکانی کوردستان دۆسیەی ناوچە جێناکۆکەکان و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە شێوەیەکی ڕاشکاوانە بخەنە سەر مێز لەگەڵ لایەنە عێراقیەکان لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی بتوانین لە ڕێگای گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکەین. ئەگەر بێت و نەتوانین لە ماوەیەکی کەمدا ئەم کێشانەمان لەگەڵ بەغدا یەکلایی بکەینەوە لە داهاتوودا دەبنە کێشەی ئەوەندە گەورە پێم وایە نە ئێمە و نە حکوومەتی عێراقیش قووەتی بەسەر چارەسەرکردنی داناشکێ. دیارە کەڵەکەبوون و قوڵبوونەوەی ئەو کێشانەی کە ئێستا لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەیە چارەسەر نەکردیان پێمان وایە زەرمەندی یەکەم تێدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبن کە خودی ئەو هاوڵاتیانە خۆیان ئێستا لە قەیرانەشی دارایی خولدان و مەترسی ئێمە ئەوەیە کە ئەم کێشانە پەل بچێشێ بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم بە تایبەتی شاری کەرکووک لەبەرەوەی ئەم ناوچانە تا ئێستا پەیوەستە لە ڕووی دارایی و لە ڕووی زۆر تەعامل و لەگەڵ بەغدایە بۆیە پێمان وایە ئەم کێشانە دەبێت بە زووترین کات چارەسەر بکرێ لەبەرەوەی کاردانەوەی خراپی دەبێت لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بۆیە خەمخۆرانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەبێ هەموو هەوڵێک بدەن لە پێناو چارەسەرکردنی ئەم کێشانە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ئاشکرای دەکات ئەرکی هەرێمی کوردستانە بەدۆدا چوون بۆ کێشەی ناوچە جێناکۆکان بکات و کێشەی و ناوچانە باڵپەسێدراوی نەهێڵدرێتەوە. بەسەراحەت لە بەغدا پیان گوتیان ئەگەر ئێوە میزانیە و پلان و بەرنامەی خۆتان هەیە وەکو هەرێمی کوردستان و ئێوە ئەتانەوێ هەموو داهاتی نەوت و ناوخۆ و گومرگ و هەموو ئەمانە بۆ خۆتان بێ و حکوومەتی ئیتیحادی لە بەغا ئاگای لە هیچ نەبێ بۆی هەموو مەسەلەکە ئەوەی کە پەیوەندی بە پارەوە بێ وردەورە لە بەغداش کۆتایی پێدێ بۆ یەکە ئێستا ئێمە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان باشتر چایە بەم هەڵسو کەوتانەی خۆیان بخشێنێتەوە و ئەم کێشانە ئێستاش قابلی چارەسەرە هێشتا کات ماوە و دەرهاویشتەی ئەو بێ موبالەتایی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوە وای کردووە کە ئێستاکە کێشەکان بە دوایەکە کەڵەکە بن و دوای بۆشمان چارەسەر نەکرێ. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆکەن سستی لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا کاریگەری نەرێنی لەسەر دۆخی ناوچە جێناکۆکان دەبێت و زۆر جارەگەر بەغدا ڕاستەوخۆ دژایەتی پارێزگاکانی هەرێم نەکات ئەوە دەستێوەردانی ڕاستەوخۆی بۆ دۆخی ناوچە جێناکۆکان دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.